بایکۆتی هەڵبژارنەکان و ئایندەی هەرێم بەرەو شوێ نهێنی پشتپەردەی ڕووداوەکان چین؟ دوجار و دوای ململانەیەکی توندی نێوخۆیی پارتی دیموکراتی کوردستان بە دەستەواژەی بەشداری هەڵبژارنێک ناکەین کە بزانین بە دیموکراسیانە بەڕێوە ناچێت. دۆخەکەی هەژاند. ڕاگەندراوەکەی پارتی ئاگری لە شەقامی کوردستان و عێراق بەرداو بە خێرایی لایەنە نێوخۆی و عێراقیەکان بوونە دوو دەستە و دوو گروپی دژ و پشتیوان. ئەمە جگە لە هەڵوێست و کاردانەوەی لایەنە بیانیەکان. زانیاریەکان باز لەوە دەکەن پێش بڕیارە کتوپڕ و چاوەڕوان نەکراوەکەی پارتی بارەگای بارزانی قسەیەکی لەگەڵ هەریەکە لە کۆنسۆڵی ئەمریکا لە عێراق و سەدر و حەلبوسی کردووە و پێیان گوتون زانیاری بەردەستەیە کە پیلانێکی پێشوەختە بۆ دەستکاریکردنی ئەنجامی هەڵبژارنەکان و گۆڕینی نەخشەی سیاسی کوردستانەیە. ئەمە سەرباری ئەوەی پارتی پێی وایە تەنیا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا دادگای فیدراڵی 11 بڕیاری دژی هەرێمی کوردستان بە نادەستوری دەرکردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پارتە بوو کە زۆرترین کاردانەوەی هەبوو تا ئەوەی مەکتەبی سیاسیەکەی کۆبەوە و گوتی دەبێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. گلەییەکانی پارتی دیموکراتی کوردستان لە پرسی هەڵبژارنەکاندا بریتین لە ژماردنی دەنگەکان و گرفتی 400,000 دەنگدەر کە ناوەکانیان گرفتی داخڵکردنی هەبووە. جگەلە لابردنی کورسی کۆتاکان لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە. هەر بۆیە بەپێی چەند زانیاریکی تایبەت هەفتەی پێشوو نێچیروان بارزانی چووەتە کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان و داواکاریەکی چوارخاڵی داوەتە کۆمیسیۆن، بەڵام دەست بەجێ بەرپرسی کۆمیسیۆن پێی گوتووە ئەو داواکاریانە جێبەجێ نابن. پارتی پرسی بایکۆت و هەڕەشەی بەشداری نەکردنی لە هەڵبژاردن وەکو کارتێکی فشار بەرامبەر لایەنە شیعەکانی چوارچێوەی هەماهەنگی بەکاردەهێنێت، بە تایبەت لە پرسی گوشارەکانی دادگای فیدراڵی و دەستوندکردنەکانی تەیف سامی و هاوکارەکانی لە وەزارەتی دارایی. لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی گومانیان لە پلانەکەی پارتی هەیە و پێیان وایە پارتی و سەدر و حەلبوسی بەنیازی جوڵەی نوێن. پارتی پێی وایە ئەگەر لە خاڵێکدا بەر بە هێرشەکانی شیعەکان نەگیرێت دواتر و هەڵبژارنەکان دەبنە گۆڕەپانی یەکلاییکردنەوەی هەموو ئەو خواستانەی هاوپەیمانەکانی ئێران لە عێراق هەیەە. لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی لە پیرمام بە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان گوتراوە زانیاریمانەیە کە ئێران و هاوپەیمانەکانی لە عێراق و کوردستانیش سەرقاڵی داڕشتنی پیلانێکی ورد بن بۆ لاوازکردن و لە قاڵبدانی پارتی. ئێستا بە پێچەوانەی ساڵێک بەر لە ئێستا کە یەکێتی نیشتیمانی کوردستان خواستی دواخستنی هەڵبژارنەکانی هەبوو، پارتی دیموکرات گومانی هەیە و داوای یەکلاییکردنەوەی 4 پرس دەکات وەکو مەرجی بەشداریکردنی. لایەنە شیعەکان لەلایەن دادگای فیدراڵی و وەزارەتی دارایی دەیانەوێت نەگوشار بەڵکو و پلانی لە قاڵبدان و تەنانەت بیرۆکەی هەڵوەشاندنەوەی هەرێمیش جێبەجێ بکەن. پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی لە هەڵبژاردن نەکشاوەتەوە، ئەوەی کردوێتی کارتێکی گوشارە و دەیەوێت بەوە لانی کەم داواکاریەکانی جێبکاتەوە و لانی کەمی لایەنە شیعەکان ناچار بکات دەست لە گوشارە دارایی و ئیداریەکانیان هەڵگرن. هەر بۆیە مەکتەبی سیاسی وەفدێکی ناردۆتە بەغدا و دەیەوێت هەم هەڵوێستی لایەنە شیعەکان بزانێت و هەمیش دوایین پەیامی خۆیانی پێ بدات. لەم نێوەندەشدا ئەمریکا و بەریتانیا و نەتۆ یەکگرتووەکان بێدەنگ نین و هەڵوێستی خۆیان هەیە. هەر بۆیە ڕۆژی یەکەم ئالینا ڕۆمانۆڤسکی هەڵوێست و نیگەرانی خۆی لە دۆخەکە ڕاگەیاند و داوای کرد کۆتایی بە ناکۆچیەکان بهێنرێت. لە هەمووان زیاتریش نەتەوە یەکگرتووەکان چاودێری دۆخەکە دەکات و پلاسخارت جەولەیەکی نوێی بینین و هەوڵی پێگەێنانی لایەنە ناکۆکەکانی داوە. جارێ بە دروستی نازانرێت ئاڕاستی ڕوودا و گۆڕانکاریەکان ڕووە و کوێ هەنگاو دەنێن، بەڵام ئەوەی ڕوونە ئەوەیە کە ئەنجام نەدانی هەڵبژاردن دۆخی قەیراناوی هەرێم هێندەی تر سەخت و قورس و ئاڵۆز دەکات.